وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. پێویستە لە بابەتی فێربوون و فێرکردنی ئاینەکەماندا ئاگاداری کاملایەنانە بین. دەبێت میتۆدی بانگەوازمان چۆن بێت. ئامانج لە ڕەوانەکرانی پێغەمبەران بانگەوازە، کەواتە گرنگترین بابەتیش کە دەکەوێتە سەرشانی ئێمە ئەوەیە کە بانگەواز بکەین. سەر لە نوێ چاوخشانەوە بە هەموو ئەو شێواز و میتۆدە کۆن و نوێیانەدا کە بە خەیاڵماندادێن و هەوڵی جێبەجێکردنی ئەو شێوازانەی کە لەگەڵ ئەمڕۆدا دەگونجێن و بە ئامانجمان دەگەیێنن یەکەم بەرپرسیارەتی ئێمەیە. قەتیسکردنی بابەتەکە تەنها لە مامۆستا و قوتابی و ئیمام و وتاربێژ و قوتابخانە و مزگەوتدا شتێکی ڕاست نییە، بەڵکو پێویستە هەموو ئەوانەی کە لە بەرامبەر خواوە بەرپرسیارن لە چوارچێوەی خۆیاندا و لە هەموو جێیەکدا خزمەت بکەن. ئادەمیزاد بە درێژایی تەمەنی لە حاڵەتی خوێندکاریدایە. بەواتایەکی تر گرنگترین قوتابخانە سەبارەت بە مرۆڤ ژیانە. قوتابخانە بەمانە تایبەتەکەی تەنها بابەتەکانی بەشێکی هەندەشی ژیان متاڵا دەکات و لە ئەستۆیان دەگرێت. لەوێدا مامۆستا و فێرکارە بە ئەزمونەکان هەوڵ دەدەن تێکەڵەی زانیاری و ئەزموونی خۆیان بە شاگردەکانیان بگەێنن. لە حاڵێکدا لە قوتابخانەی گشتی ژیاندا هەموو تاچێک هەم قوتابیە و هەم مامۆستایە و هەم وەستا. لەلایەک شتانێک فێری کەسانێک دەکات و لەلایەکیش شتانی نوێ فێر دەبێت. بابەتی ئیرشاد و تەبلیغیش لەمە بەدەر نییە. ئەو شتانەی کە لە خوێندنگاکاندا دەوترێنەوە تەنها بەشێکی ئەو پێک دەهێنن. بەو زانیاریانەی کە لەوێدا دەستی دەکەون مرۆڤ تەنها دەتوانێت تا ئاستێک ببڕێت. ڕوانینی بۆشتان و ڕووداوەکان دەگۆڕێت. ئاسۆی فراوان دەبێت. لە هەمان کاتدا دەتوانێت لە بابەتی بانگەواز و ڕێنمونیشدا خزمەتێک بە هاوشانەکانی خۆشی بکات. بەڵام بەرپرسیارەتیەکە تەنها لەمەدا کورد نەبووتەوە. لە دوای ئەوەش کە دەبێت بە خاوەنی کاری خۆی هەم شتانی تازە فێر دەبێت و هەم هەوڵی گواستنەوەی میوە فیکریەکانی بە چواردەوری خۆی دەدات. لەبەر ئەوە هەموو تاچێک لە هەر تەمەن و هەر ئاستێک و هەر چێک دابێت ناچارە ئەو شتانەی کە پێویستن بۆ چواردەورەکەی باس بکات. ئەمە گرنگترین لێپرسراوێتی ئەوە. خۆی لە خۆیدا ئامانجی بوونی ئێمە شەر ئەمەیە، چونکە خوای گەورە بە فەرمانی وما خلقت الجن والإنس إلا ليعبدون ڕایگەیاندووە کە ئامانجی بەدیهاتنی مرۆڤ و جنۆکەکان بەندایەتیکردنی ئەوە. هەمووان لە چوارچێوەی ئەم تێگەیشتنەدا پێشبڕچێ دەکەن. لەم پێشبڕچێیەدا هەندێک دەکەون و لە ڕێگادا جێدەمێن و هەندێکیش بەرەو لووتکەکان بەرز دەبنەوە و لای خوای گەورە پلە هەرە باڵاکان بەدەست دەهێنن. ناسینی خوا و بەندایەتیکردنی ئامانجی فیترەت و تاکە ئامانجی بەدیهاتنیشە. بەندایەتی لەلایەکدا خوازی بیستن و گوتن و قبولکردن و پەیڕەوکردنە و لەلایەکی دیکەشەوە وەزیفەیەکی بەرز و پیرۆزی وەهایە کە ئامانج لێی گەیشتنە بە خاوێنی بیر و بۆچوون و بەرزبوونەوە بۆ ئاسۆی تەنها بیرکردنەوە لە بەدیهێنەر. خوای گەورە بەم شێوەیە فەرمانی بەندایەتی دەردەکات. يا أيها الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون. پەروەردگاری خۆتان بپەرستن، ئەو پەروەردگارەی کە ئێوە و ئەوانی پێش ئێوەشی ئافراندووە. بەدیهێنان تایبەتە بە ئەو ئێوەی هێناوەتە بوون. هەر ئەویشە کە یەکەمین توخم و پارچە و تەنۆلکەکانی بەدیهاتنی ئێوەی خوڵقاندووە. واتە ئەو بەدیهێنەری هەموو ئەو شتانەیە کە ئێوە پێیان دەڵێن ئەوەل، یاخود بەمانایەکی تر خەڵکانی پێش ئێوەشی بەدیهێناوە و ئەو زۆرێکیشی لەناو بردووە. ئەو فیرعەون و نەمرود و شەدادانەی کردووە بە پەندی زەمانە کە بە فیزەوە بەسەر زەویدا ڕۆیشتون. بە ئاەتە تەکوینیەکانی ڕۆمانی و بیزانتی و یۆنانیەکان کە شانازیان بە خۆیانەوە دەکرد و تەنانەت لە ڕوویەکەوە سەلجوقی و عوسمانیەکانیشی کردووە بە دار و پەردوو. ئەوە خوای گەورەیە کە هەمویانی بەدی هێناوە، هەر ئەویش ئێوەی ئافران. کەوایە بەندایەتی ئەو پەروەردگارە بکەن کە دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە.
باڕابردوو و ئێستا و داهاتوو وەکو تابلۆیەکی پند و عیبرەت هەمیشە لە بەرچاوتاندا بێت هەتا بچنە ناو بازنەی تەقواوە بەم جۆرە بە باشترین شێوە کەڵک لە ژیانتان دەبین و لەو کەسانە دەبن کە زۆرترین ڕێزی خوا دەگرن و لە هەمووان زیاتر لە خوا دەترسن و لەسەر ڕاستترین ڕێگا هەنگاو دەنێن و بە ئامانجەکانتان دەگەن ئەو پەروەردگارەی کە سەرزەوی وەکو ڕاخەرێک بۆ ئێوە ڕاخستووە بە جۆرێک هەرچیەکتان پێویست بێت لە بەردەستاندایە وەک بڵێیت ئێوە لەسەر ئەو دۆشەکە نەخۆشن و خاوەنی کۆششەکەش کە بڕیاری بەسەر کەون و مەکاندا دەڕوات وەکو میوانێکی بەڕێز بەو پەڕی گرنگی پێدانەوە خزمەتتان دەکات بەڵێ سەرزەوی هێندەی دۆشەچێک لە بار و گونجاوە بۆ ئادەمیزاد ئەگەر لە جێیەکدا گرفتێک ڕوو بدات ژیانمان دەکەوێتە مەترسیەوە بەڵام ئەو هەموو شتێکی بۆ ئاسان کردوین خۆراک هەتا بەرپێتان دێت پاشان ئەو لەسەر و ئەم دۆشەکەوە ئاسمانی وەک چەتر و بنمیچێک لێ کردووە لە نێوان زەوی و ئاسماندا هەمیشە ئاڵ و گۆڕ بەردەوامە ئاسمان ڕووناچی دەنێرێت لە زەویدا چرۆکان سەر دەردێنن ئاوەکانی دەبنە هەڵم و بەرز دەبنەوە و پاشان لە شێوەی باراندا دادەبەزنەوە هەورە بروسکەکان سوودی تایبەت بە خۆیان هەیە ئەوە تەنها خوایە کە ئاوتان لە کانگاکانەوە بۆ دەردەهێنێت ئەو سەرزەوی وەکو دۆشەچێک بۆ ئامادە کردوون بەڵام تەنها ئامادەی نەکردووە و پاشان وازی دێهێنابێت هێشتنەوەیشی بە پاک و خاوێنی دابین دەکات ئەگەر ئاسمانی وەک چەتر لێ نەکردایە ئەم ڕێسە و خاوێنیە نەدەبوو جیاکان لە بەهاردا سەر دەردێن و لە پاییزدا زەر دەبن و لە زستاندا بە تەواوەتی وشک دەبن و دەبنە هێزێکی نوێ بۆ زەوی تەنها لایەنی پەیوەندیدار بە خاوێنی ئەم پرۆسەیە چەند ناوازەیە و لەسەر زەویدا هەزاران ڕووداوی نایابی دیکە هەن کە دەکرێت تەنها لە ڕوانگەی پاک و خاوێنیەوە تەماشا بکرێن ئێوەش ڕوو لەو پەروەردگارەتان بکەن کە بەم شێوەیە ڕووی تێکردوون و خستونیەتیە بەر ڕێژنەی نیعمەتەکانی و بەندایەتی لە ڕوودا بنوێنن بڕوانن ئەم کارانە هاوڕێ لەگەڵ 1001 حیکمەت و بەرژەوەندیدا بەدەورتاندا خەرمانەیان کردووە و هەمویان لە شێوەی ڕۆزیدا بەرەو لای ئێوە دێن بە ئاشکرا دەبینن کە ڕۆزی مادی و معنەوی ئێوە ڕۆزی چاوتان کە تیشکە ڕۆزی دەمتان کە چێژە ڕۆزی گوێتان کە دەنگە ڕۆزی گەدەتان کە هەزاران خواردن و خواردنەوەیە بەڵێ هەموو ئەم ڕۆزیانە لای ئەوەوە دێن کاتێکی شەموو ئەم شتانەتان پێدەبەخشێت هیچ هاوبەشێکی دیکەی نییە کەواتە بە ویژدان بن و ئێوەش لە بەندایەتیکردن بۆ ئەودا هاوبەشی دیکەی تێکەڵاو مەکەن خۆتان لە شیرکی ئاشکرا و پەنهان و لە گشت جۆرەکانی ناشرینی بپارێزن سەرجەم هۆکارەکان ڕواڵەتین هیچیان بوونی ڕاستەقینەیان نییە ئەگەر خوا دەستگرتن بە هۆکارەکانەوەی وەکو ئەرچێک لە سەرشانی ئێمە دانەنایە ئێمە بە پێویستمان نەدەزانی ڕەچاوی هیچ جۆرە هۆکارێک بکەین تەنانەت ئەمەمان بە شیرک ئاژمار دەکرد بەڵام لەبەر ئەوەی هەموو شتێک لەم دنیایەدا کە خانەی حیکمەتە ئاوێتەی هۆکارەکانە ئێمەش تەنها وەکو مەرجی سادە و ئاسایی لێیان دەڕوانین بەڵام ئەو خاڵە جێگیرەی کە چاومان تێی بڕیوە تەنها دەستی قودرەتی ئەو زاتەیە کە هۆکارەکانی لە دەستی خۆیدا ڕاگیر کردووە بەندایەتی ئێمەش تەنها تایبەتە بەو زاتە لەوانەیە مرۆڤ لە کاتی خۆشی و شادیدا نەتوانێت بە تەواوەتی ئەم هاوسەنجیە بپارێزێت لەبەر ئەوە پێویستە لە بەرامبەر نیعمەتەکاندا زۆر وریابین و لە هەموو ئەو گفتار و کردارە دووپەرێزی بنوێنین کە بۆنی هاوبەشیان لێدێت هەستیاری لەم بابەتەدا ڕاستەوانە دەگۆڕێت لەگەڵ نزیکی کەسەکان لە خوای گەورە کاتێک تامی ئەو چێژ و لەزەتە ڕۆحانی و معنەویانە دەکەین کە لە ئەنجامی ناسینی خوای گەورە لە ویژداندا دروست دەبێت بە جۆرێک بەندایەتی بۆ خوا بکەن کە لەگەڵ ئەم ئاست و پلەیەدا بگونجێت با دڵتان بۆ چرکە ساتێکیش ڕوو لە میحرابێکی تر نەکات کاتێکیش هەستان بە مەیلێکی لەم جۆرە کرد خێراوەرنەوە هۆشی خۆتان و بڵێن لا ئیلاهە ئیلا الله بەندایەتیەک کە ئەم شعورەی لەگەڵدا بێت ئامانجی ژیانی ئێوەیە خزمەتکردنی ئاین کە بەرەو ئەم ئامانجەمان دەبات بەرپرسیارەتێکی هێندە گەورەیە کە لە هەمان کاتیشدا پێغەمبەرانی لە پێناودا نێردراوە ئێمەی ئیماندار خۆمان لە بەرامبەر وەزیفەیەکی پیرۆزدا دەبینینەوە کە بریتیە لە خۆشویستنی خوا و خۆشەویستکردنی لای خەڵک و بوون بە هۆکار بۆ ڕۆشنبوونەوەی دەروونەکان بەهۆی نوری ئیمانەوە هەڵگرتنی چەمچێکی ئەم وەزیفەیە و شانخستنەژێری
پێشبڕچەیە لە فەزیلەتدا و ئەوانەی لەم ڕووەوە پێشبڕچێکە تەواو دەکەن فەزیلەتدارترینی خەڵکانی جیهانن. سەبارەت بە کەسێک کە لەم گۆشە نیگایەوە دەڕوانێت، ئەگەر دەرگاکانی سەرۆکایەتیش بەڕوویدا بکرێنەوە و بەرزترین پایی دنیایی پێشکەش بکرێت کە هەمووان خۆزگەی پێدەخوازن و ناچار بێت لە نێوان ئەم دوانەدا تەنهایەکێکیان هەڵبژێرێت، بێگومان ئەم وەزیفەیە بەسەر ئەوی تریاندا هەڵدەبژێرێت، چونکە دەزانێت ئەمە وەزیفەی تایبەت بە پێغەمبەران و سدیقەکانە. لەوێدا پێغەمبەری خوا و حەزرەتی ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی هەن، بەڵام زۆربەی ئەوانەی ئەوبەر ستەمکار و خوێن ڕێژەکانن. ئەمانە لەبەر ئەوەی لە ڕووی معنەویەوە بەخێو ناکرێن، وەزیفەکانیان لە چوارچێوەیەکدا کە لێوان لێوە لە 1001 ڕقوقین و مار و دوو پشک، بەڵام ئەوی تریان بە چەپکەکانی نور و نورانیەکانی ناوی هەمیشە دەدرەوشێتەوە. هەروەک هاتنە ناو ژیان بەدەستی ئێمە نییە، ڕۆیشتنیش دەی لە دەرەوەی ئیرادەمانە. بەڵام دەکرێت لەم ژیانەدا لە بری ئەوەی کات بکوژین هەتا نۆرەی ڕۆیشتنمان دێت، دەتوانین بیگۆڕین بە ژیانێک کە تێیدا پلە بە پلە بۆ لای خوا بەرز دەبینەوە. ئەمەش سەرەتا بەوە دەبێت کە ڕوکنەکانی ئیمان هەرس بکەین و لەگەڵیاندا ئاوێتە ببین و ویژدانمان سەبارەت بە مەعریفەتی خوایی وەکو شانەی هەنجوین لێ بکەین و پاشان لە ڕێگەی پەرستشەوە بابەتە ئیمانیەکان لە ئاستی عینل یەقین نزیک بخەینەوە و بگەین بە شعوری ئەحسان و خوو ڕەوشتە جوانەکانمان بگۆڕین بە مەلەکەی نەگۆڕی وەها کە هەرگیز لە سروشتماندا نەبڕێن و لە کۆتاییشدا هەوڵی گەیاندنی ئەم جوانیانە کە خۆمان بەدەستمان هێناون بۆ کەسانی تریش بدەین و لە سایی نورەکانی ئیماندا هەموو کەسێک و گشت بوارەکانی ژیان ڕۆشن بکەینەوە. لەمڕۆدا چ لە تورکیا و چ لە وڵاتانی دیکەی موسڵماندا بیر و هزرەکان بەرامبەر بە ئیسلام زۆر نامۆبوون. وەک بڵێیت موسڵمانان خراونەتە دەرەوەی ژیانەوە، زانست و هونەر بە بەردەوامی وەک دوژمنی دین پیشاندراون و حەشاماتەکان فری و دراون. بەڵێ ڕۆشنەناوەی مانە بەرزە ئاینیەکان بۆ ناو هەندێک لە دڵەکان کارێکی زۆر زەحمەتە. بوون بە هۆکاری ئەوەی کە هێواش هێواش و لەسەر خۆ ئەم مانایە دڵەکان ڕۆشن بکەنەوە بەڕاستی پێویستی بە سەبرە و پێویستی بە شێوازێکی ورد و هێمنی وەهایە کە هەرگیز کەسە هەڵەشەکان لی تێناگەن هەتا لە ئەنجامدا بربەستەکانی نێوان خوا و بەندەکان هەڵبژیرێن. بۆ ئەوەی وەزیفەی بانگەواز مافی شیاوی خۆی پێ بدرێت پێویستە ڕەچاوی هەندێک لایەن بکرێت. هەنووکە ئاماژەی کورد بۆ هەندێکیان دەکەین. یەکەم، پێویستە بە دوای ڕێگاکانی چوونە ناو ڕۆحی کەسی بەرامبەردا بگەڕین. ئەمەش نزیک بوونەوەیەکی مرۆڤانەیە. بۆ نمونە لە ڕێگەی دیاری بەخشین یان چارەسەرکردنی گرفتێکی کەسەکە کە ئەمانە لە هەمان کاتدا ئەو شتانن کە دین فەرمانیان پێدەکات هەوڵ بدەین نزیک ببینەوە. لە ڕاستیدا پۆلێنکردن و لە قاڵبدانی ئەم بابەتە ئەگەرچی لە ڕووی بەخشینی بیرۆکەوە بە سوودیش بێت، دیسانیش لەبەر ئەوەی ڕۆح و ناوەڕۆکەکەی چاق بەستوو دەکات هەندێک زیانی گریمان کراوی هەیە. هەر بۆیە ئێمە فراوانی بابەتەکەوە خۆی دەهێڵینەوە و بەم شێوەیە بەردەوام دەبین. دەبێت لە پێناوچوونە ناو دڵی بەرامبەرەکەتان هەموو ڕێگا مەشروعەکان تاقیب بکەنەوە. واتە ئەو کەسەی کە دەمانەوێت شتێکی بۆ باس بکەین سەرەتا دەبێت دۆستایەتی شەخسی ئێمەی قبول بێت. ئەمە فاکتەرێکی گرینگە لە قبولکردنی ئەو بیر و بۆچوونانەدا کە پێی دەبەخشین و نابێت فرامۆش بکرێت. دووەم، دەبێت زۆر بە باشی ئاستی باوەڕ و کللتوری کەسەکە بناسین. بۆ نمونە ئەگەر کردنەوە و خوێندنەوەی قورئان ئەو بترسێنێت و وای لێ بکات جارێکی دی توخنمان نەکەوێت، ئەوا دەبێت لەو کاتەدا کە لەگەڵ ئەو داین تەنانەت قورئانیش نەخوێنینەوە. لە ڕاستیدا لێرەدا قورئان کینایەیە لە هەموو بەرهەمێکی دیکەش. ئەگەر خوێندنەوەی کتێب کە لە ڕاستیدا هەموو دیێڕێکی پڕن لە ئیلهامی وەها کە ڕۆح و دڵان فەتح بکات بۆ کەسێک کە هێشتا ڕۆحی ئامادە نییە وەکو خیانەتێکی ناڕاستە و خۆوایە بەرامبەر بە بانگەوازی ئیسلام. خوای گەورە کاتێک ڕۆزی منداڵێک دەدات سەرەتا دەمی بۆ بەدی دەهێنێت و پاشان شیری پێدەبەخشێت. دواتر وردە وردە لەگەڵ گەورەبوونیدا پێکاتەی و خۆراکانەی کە دەیدەنێ دەگۆڕێت. ئەم یاسایەی فیترەت لە بابەتی پەروەردەی ڕۆحی و خۆراکی معنەویشدا بە هەمان جۆر دەست بەکارە. پێویستە سەرنج لە ڕستە بە ڕستە و بڕگە بە بڕگە و نوختە بە نوختەی ئەو بابەتانە بدەین
کە خۆی گەورە لە ئاەتە تەکوینیەکاندا پیشانمان دەدات و پاشان هەڵسوکەوتەکانیشمان بە گوێرەی ئەمانە ڕێک بخەین. جاری وایە چونکە ئەم ڕێخستن و گونجانە ئەنجام نەدراوە لە کەسانی بەرامبەردا پەرچەکردارێکی وەها دروست دەکات کە ئەگەر دواتر گونجان و ڕێخستنەکەش بسازێنن چیدی سوودێکی نابێت. لەبەرەوە زۆر گرنگە لە سەرەتاوە ئاستی تێگەیشتن و دنیابینیەکەی دەستنیشان بکەین. مامۆستا نورسی دەفەرمێت گۆشت بە ئەسپ و جیا بە شێر مەدەن. سێم، بەدەستێنانی متمانەی بەرامبەر مەرجە. پێویستە بە جۆرێک متمانەتان پێ بکات و وابەستەتان بووبێت. ئەگەر لەگەڵ هەموو خۆشەویستەکانیدا بتان پێوێت ئێوە قورستر دەربچن، چونکە پەیوەندی ئێوە لەگەڵ ئەودا تەنها لە بەرخاتری خوایە، چونکە لە بەرخاتری خوا خۆشتان دەوێت. ئەم خۆشەویستیە لە دڵی ئەودا کاریگەری خۆی دەبێت و تاوای لێدێت خۆشەویستی و ڕێزی بەرامبەر بە ئێوە قورستر دەبێت. پێویستە ئەمە شوێندە قورستر بێت کە لە نێوان ئەو بەرپرسیارەتیە قورسەی کە ئێوە لە سەرشانی دادەنێن و زەوق و سەفای شوێنانی دیکەدا لای ئێوە هەڵبژێرێت. تەنانەت پێویستە لە پێناو ئەو مەفکورەیەدا کە ئێوە سەرتان لە پێناوی داناوە بەرگەگرتن و سەبرگرتن لەسەر هەموو ئەو مەینەتی و ناڕەحەتیانەی کە دەگونجێت بێنە ڕێی شیرینتر لە گشت پاڵدانەوە و خۆشگوزەرانیەکانی ژیان بێتە بەرچاوی. ئەمەش تەنها بەوە دەبێ کە ئەو کەسە بە باشی ئێوەی ناسی بێت و بە تەواوەتی متمانەی پێکردبن. فەرمونون ئەمەش نمونەیەکی بەرجەستە لە چەرخی بەختەوەریەوە. عوتبەی کوڕی وەلید یەکێک بوو لە هەرە دەوڵەمەندەکانی مەککە، یەکێکیش بوو لە دوژمنە هەر سەرسەختەکانی پێغەمبەری خوا، بە شەقاوەترینی هۆز ناسرا بوو، سەرکردایەتی زۆرێک لە فیتنەکانی دەکرد. لە هەر جێیەک سەرپێچی بەرامبەر بەخوا بکرایە ئەو ئاڵاکەی بەدەستەوە گرتە بوو. لە ماڵی ئەم بەدبەختەدا مرۆڤێکی بەختەوەر هەبوو، ئەمە کوڕی عوتبە بوو، بەڵام هیچ لەو نەدەچوو. ڕازگۆیانە بە پێغەمبەرەوە بەسترا بووە و هەموو ئەو پێشنیارە سەرنجڕاکێشە دنیاییانەی بە پشتی دەستی ڕەت کردەوە کە باوکی خستیە بەردەمی. ناوی حوزەیفە بوو، باوکی هەموو سەروەتی خۆی دەخستە بەردەمی تەنها بۆ ئەوەی پەشیمانی بکاتەوە. بەڵام ئەو بەو وانەیەی کە لە مامۆستاکەیەوە وەری گرت بوو خاوەنی گڕوتینێکی بەهێز و باوەڕ و قەنەعاتێکی پتەو بوو. کاتێک هەمان پێشنیار خرایە بەردەمی سەروەری هەردوو جیهان چیوت ئەگەر خۆر بخەنە سەرشانێکم و مانگیش بخەنە سەرشانەکەی دیم لەم بانگەوازە واز ناهێنم. ئەم گفتاری ئەو بە جۆرێک کاری لە ویژدان و دەروونەکان کرده بوو جێگیر بوو. حوزەیفەش بە وێنەی هەموو سەحابیەکانی تر هەمان وەڵامی دانەوە. مامۆستاکەیان بەم جۆرە چوو بۆ ناو دڵیانەوە و تەنانەت هێندە بەهێز بوو کە پەیوەندی خێزانەکانیشی تێک و پێک دەشکاند و وەکو سەرچاوەیەکی بەهاو نرخ تەنها پێغەمبەر دەمایەوە. لە ڕابردووەوە هەتا ئێستا لە بابەتی بانگەواز و ڕێنمونیدا شتانێکی ڕەها نەگۆڕاون. ئەم بابەتەی کە دوێنێ بە شێوەیەکی جیاواز هەبوو ئەمڕۆ بە جۆرێکی جیاوازتر و بەڵام بە هەمان ناوەڕۆک بەردەوامی هەیە. کەوایە دەبێت بانگەوازکار و ڕێنمونیکارەکان هەمان ئەو ڕێگەیانەی پێغەمبەری خوا بەکار بهێنن کە بەهۆیانەوە دڵی خەڵکی بەدەستێناوە. ئەجینا ئەو شتانەی باز دەکرێن لە هەوادا دەمێننەوە و وەرناگیرێن. ئەمە بریتیە لە چوونە ژوورەوە بۆ ناو ڕۆحەکان و نیشتە جێبوون لە دەروونەکاندا. سەرنج بدەن ئەگەر پێغەمبەری خوا تا ئەو ڕادەیە خۆی لای هاوڵانی خۆشەویست نەکردایە ڕێی تێدەچوو هاوڵان بەرەو بەدر شوێنی بکەون، چونکە هەلومەرجەکان بە تەواوەتی لە دژیان بوو، بە تایبەت کە لەم یەکەم جەنگەدا زۆربەی ئەوانەی بەرامبەر باوک و براو مام یان کوڕی خۆیان بوو و لەگەڵ یان جەنگان، چونکە ئاماژەکە لە شوێنێکی بەهێزەوە هات بوو و هەمویان مردنیان لە پێناو ئەودا بە نیعمەت دەزانی. جاروبار پێغەمبەری خوا لە بابەتی هەڵبژارنی ئەو بەسەر هەموو شتێکی تردا ئاگاداری دەکردنەوە. بۆ نمونە بە کەعبی کوڕی مالیکی دەوت کە لە تەبوک دواکەوت بوو، مەگەر تۆ لە عەقەبە پەیمانت بە من نەدا؟ بڕیار نەبوو بۆ هەر جێیەک بچم بە دوامدا بێیت؟ ئەویش ڕەخنەی نەدەگرت و دەیوت بەڵێ ئەی پێغەمبەری خوا، پەیمانم دابوو، لە ڕاستیدا بۆ هیچ جەنگێکی تر هێندەی ئەمە خۆم ئامادە نەکرده بوو، بەڵام کاتێک لەم ڕۆ خستمە بەیانی و بەیانیش خستمە دوو بەیانی، ڕۆژان تێپەڕین و کاتێکیش بە دواتان کەوتم پێتان نەگەیشتمەوە. داوای لێبوردنی لە پێغەمبەر کرد. اینجا هەم لەبەر ئەوەی کە ڕاستی وت و هەم لە دەرگانەی خوادا سەبری گرت
بەخشرا. ڕێنمونیکار پێویستە ئاوا بچێتە دڵی بەرامبەرەکانیەوە و بتوانێت هەر چێکی وت پێیان بکات، بەڵام نابێت ئەوەش لە یاد بکات کە هەرگیز لە بەرخاتری نەفسی خۆی داوای هیچ شتێک نەکات. ئەوانەی داوای شتانێکی تر بۆ خۆیان دەکەن، وەکو قورئان دەفەرمێت فیرعەون و نەمرود و شەدادەکانن. لە کاتێکدا پێغەمبەران هەموو داواکاریەکانیان بە ناوی خواوە و لە قازانجی ئومەتەکەیانە، ئەمەش بابەتێکی زۆر هەستیارە و پێویستە بە هەند وەربگیرێت. چوارەم، دەبێت زۆر بەباشی شارەزای بابەتە دینیەکان بین. نابێت هەر کەس و چی هات بە خەیاڵیدا بیڵێت و فەلسەفە لێ بدات، چونکە پێغەمبەری خوا دەفەرمێت دوو سەرچاوەی نورانی وەهام بۆ بەجێهێشتون کە دەتوانن بەهۆیەوە شەو و ڕۆژ لە یەکتر جیا بکەینەوە، کتاب و سونەت. بەرمەبنای ئەمە کاتێک شتێکی ئاینی باز دەکەین دەبێت لە چوارچێوەی دەستورەکانی ئەم دوو سەرچاوەیەدا بێت و باڵا دەست بین بەسەر بابەتەکەدا. هەرگیز نابێت خۆمان گرفتاری دەمەقاڵی و دەمکوتکردنی ئەم و ئەو بکەین. پێویستە ئەو شتانەی باسییان دەکەین شتانێک بن کە خۆمان لێیان تێگەیشتوین و هەرسمان کردوون هەتا دوێنراوەکان بە ئاسانی وەری بگرن. دیسان بە گوتەی ساییدی نورسی دەبێت وەکو مەڕوابین و ئەو شتانەی فێریان دەبین هەرسیان بکەین و پاشان لە شێوەی شیرێکی خاوێندا پێشکەشی دەروونە محتاجەکانی بکەین، نەک وەک باڵندە کە ڕشانەوەی خۆی بە بێچۆکانی دەدات. ئەگەر لە جۆری یەکەمیان بوو ئەوە کاتێک زانیاریەکانمان دەچنە ناوڕەحیانەوە شیلەی زانست و عیرفان دروست دەکەن. خۆ ئەگەر ئەو شتانەی دەبەخشرێن ڕشانەوە بن بێگومان ئەم دەرەنجامەش نایەتە دی. بێگومان ئەمەش بەوە دەبێت کە بەردەوام بخوێنینەوە و بازنەی کلتوری و زانیاری خۆمان فراوانتر بکەین. لەبەر ئەوە ئەوانەی کە بانگەوازیان وەکو وەزیفەیەک بۆ خۆیان قبول کردووە دەبێت بێ هیچ گومانێک بەشێک لە کاتیان بۆ خوێندنەوە تەرخان بکەن. کەسێک کە بێبەش بێت لە کلتور و زانیاری ڕۆژگاری خۆی هیچ شتێکی دی نییە بە خەڵکی بڵێت. بەواتایەکی تر کەسێک کە ئاستی کلتوری و زانیاری نزمە ئەوە ناتوانێت بۆ ماوەیەکی دوور و درێژ ئەو کەسە تێر بکات کە سەرقاڵی ڕێنمونی کردنیەتی. هەر بۆیە ڕێنمونیکارێک کە لەگەڵ کەسانی چین و توێژ و ئاستە جیاوازەکان ڕوبەڕوو دەبێتەوە دەبێت بەلایەنی کەمەوە هێندە باڵا دەست بێت بەسەر ئەو بابەتەدا کە باسی دەکات، بەرامبەرەکەی تێر بکات. لەمڕۆوە لەو قەناعاتەدام ئەوانەی کە ئاشنای زانیاری و کلتوری ئەم ڕۆژگارە نین شتانێکیان نییە بتوانن پێشکەشی خەڵکی ئەم سەردەمەی بکەن. بەڵێ، دیسانەوە دووپاتی دەکەمەوە. ئەوانەی ئیرشادیان کردووە بە ئامانجی ژیانیان دەبێت بە زانست و عیرفان پەرچەک بن. کەسی خاڵی ئەو شتانش کە دەیانڵێت بۆشن. زیاتر ئەم کەسانن کە هەوڵ دەدەن بۆشایی ناو قسەکانیان بە هات و هاوار و تونند و تیژی بشارنەوە. لەم حاڵەتەشدا بەرامبەرەکانیان وەکو پەرچەکردارێک بۆ ئەم کارەی ئەوان خۆیان لە قەرەی قبولکردنی معقولترین و ئاسانترین بابەتی ژنادەن. مرۆڤە ڕووناکەکانی خۆناغێکی نورانی کە جیهان ڕۆشن دەکەنەوە و سەرنجەکان بەرەو دەرگای ڕووناچی ئاراسە دەکەن. بە ئیزنی خوا لە هەموو ڕوویەکەوە بە زانست پەرچەک دەبن و دامێنی هەموو ئەوانەی کە وەکو شاگرد ڕوویان تێدەکەن پڕ لە گەوهەری موحەممەدی دەکەن و تێریان دەکەن. پێنجەم، پێویستە ئیخلاس و دڵسۆزی بناغەی هەموو ئەو شتانە بن کە دەکرێن. دەبێت لە ڕوانگەدا تەنها ڕەزامەندی خوا هەبێت و هەر کارێکیش کە دەکرێت بە گوێرەی ئەمە ڕێک بخرێت. دەبێت ئەو ڕێگایی کە پێیدا دەڕۆین و ئەو ستراتیژەی دەیگرینە بەر سەرەتا لە ڕوانگەی ڕەزامەندی ئەوەوە هەڵبسەنجێنرێت. ئەگەر ئەو ڕازی بێت بکرێت و ڕەزامەندی ئەوی لەسەر نەبوو وازی لێ بهێنرێت و هەرگیز نەهێڵرێت کەس بخەڵەتێنرێت. پێغەمبەری خوا تەنها ئەوە بە جیهاد ئەژمار دەکات کە لە پێناو بەرزکردنەوەی دینی خوادا بێت. خۆ ئەگەر ئێمە بە گوتاربێژ و نووسەرمانەوە تەنها باسی خۆمان بکەین ئەوانە سەمیمیەت دەمێنێتەوە و نەخێر. لە شوێنێکیشدا کە تا ئەم ڕادەیە ئیخلاس زەبری بەربکەوێت نە باز لە ڕەزامەندی خوا و نە لە کاریگەریش دەکرێت. ئەوانەی پێش ئێمە ئەم کاریان بە ئیخلاسەوە ئەنجامدا لە ناویاندا کەسانی وا هەبوون کاتێک قسەی جوان و ڕێکوپێکی دەکرد خێرا سەری دەنایە سەر زەوی و دەیوت خوایە گیان ئیخلاسەکەم. کەسانی وەکو عومەری کوڕی عەبدولعەزیز کاتێک هەستی کرد ئەو نامەیەی نووسیویەتی زۆر جوان و ڕاوانە دڕاندی و نامەیەکی تری نووسی. لەو سەردەمەدا بابەتە ئیسلامیەکان لە بازنەی ئیخلاسێکی لەم جۆرەدا بەڕێدەکران. باسکردنی پەروەردگار لە ژینگەیەکدا
کە نەفسیان حەزی پێ نەدەکرد کردبوو بە دەستور بۆ خۆیان دەیانوت مادەم نەفس حەزی لەم خزمەتە نییە کەواتە لەوانەیە ڕەزامەندی خوای تێدا بێت لەوانەیە خوێنەرە بە ڕێزەکانی ئەم چەندی ڕەش چەندین ئەزمونیان لەم بارەیەوە هەبێت لەبەر ئەوە دووپاتی دەکەینەوە و دەڵێین ئیخلاس و دڵسۆزی ژیان و ڕۆحی ئەو بابەتانن کە باز دەکرێن ئەگەر حەز ناکەین ئەو شتانەی دەیانڵێی نەدرێنەوە بە دەم و چاوماندا ئەوا دەبێت باوەش بە ئیخلاسدا بکەین شەشەم بانگەوازکار و ڕێنمونیکار لە هەر ئاستێکدا بێت پێویستە دڵی بە زانستە ئاینیەکان و عەقڵی بە زانستەکانی سەردەم پڕچەک بێت و بەهۆی ئەم دوانەوە توانە و لێهاتنەکانی باڵ بگرن و لە مڕاقەبەی ناوەچیدا قوڵ ببێتەوە و چەند بتوانێت لەم بابەتەدا ڕۆ بچێت ئەمەش لەلایەنێکەوە دیسان ڕوویدە و باسەیە کە لەسەرەوە باسمان کرد واتە ئیخلاس و دڵسۆزی پێغەمبەری خوا لە چەندین فەرمودەی جۆرا و جۆردا دەربارەی ئیخلاس دواوە و وەکو بەرزترین ئاسۆ پیشانی مرۆڤی داوە قورئانی پیرۆز لە دەمی باسکردنی چەندین پێغەمبەردا ئەم لایەنەی ئەوانی خستوەتە پێشچاو و ئیخلاسی وەکو پارچەیەکی دانەبراو لە پێغەمبەریەتی پێشکەش کردووە کاتێک قورئان سەبارەت بە حەزرەتی موسا دەفەرمێت إنه كان مخلصا بەڕەوان بێشترین شێواز دەفەرمێت کە حەزرەتی موسا هەموو گفتار و کردارێکی لە پێناو بەدەستێنانی ڕەزامەندی خوادا بووە و بەمەش وانەی ئیخلاس بە باوەڕداران دەڵێتەوە حەزرەتی ئیبراهیم وەکو کەسێکە لە لووتکەی ئیخلاسدا بوو لەو ڕووداوانەشدا کە لە دژی دەگوزەران بێ ئەوەی بۆ چرکە ساتێکیش بکەوێتە داوی دوودەڵی و لەرزینەوە تەنانەت کاتێک فریشتەکان پێشنیاری یارمەتیان بۆ کرد کە ئەم داوایە لە خۆیدا مەشروعیش بوو بە حەسبونا الله و نیعم الوەکیل وەڵامی دانەوە چونکە گرنگ ڕەزامەندی خوا بوو تەنانەت پاک و بێگەرترین داواکاریەکانی خۆی نەیان دەتوانی پێش ئەم بیر و بۆچوونە بکەونەوە چونکە نازناوی ئەو خەلیل الله بوو بە مانای دۆستی خوا دۆستایەتیش داخوازی ئەمە بوو ڕۆژێکیان یەکێک بە پێغەمبەری خوای وت ئەی دۆستی خوا بەڵام ئەو لە وەڵامدا فەرمووی نەخێر ئەوە ئیبراهیم بوو وە کاتێک یەکێک پێی وت سەیدنا فەرمووی سەیدنا حەزرەتی ئیبراهیمە زێڕەنگەر قەدری زێر دەزانێت ئیخلاس و دڵسۆزی هەروەک یەکێکە لە سیفاتی پێغەمبەران بە هەمان جۆر پێویستە تایبەتمەندی دانەبراوی ئەوانەش بێت کە ئەم ئەرکەیان وەکو کار بۆ خۆیان هەڵبژاردووە قورئانی پیرۆز کاتێک باسی پێغەمبەران دەکات یان وەک خاوەن ئیخلاس دەیان ناسێنێت یاخود فەرمانی ئیخلاسی پێدەکات قەناعەتم وایە خوێندنەوەی قورئان لەم سۆنگەیەوە سوودی زۆر گەورەی دەبێت بەڵێ ئەوانەی دەچنە ژێرباری ئەرچی بانگەواز و ڕێنمونیەوە لەبری ئەوەی هەوڵ بدەن بە زۆر خۆیان لای خەڵکی بسەپێن و باوەڕ بهێنن بەوەی کاریگەریان لەسەر خەڵکی هەیە و شانازی بە زۆری شوێنکەوتوانیانەوە بکەن دەبێت مڕاقەبەی خۆیان بکەن سەبارەت بەوەی داخۆ خوای گەورە لە ڕەفتارەکانیان ڕازیە یان نا مڕاقەبەش بە مانای خۆ کۆنتڕۆڵکردن دێت بەڵێ ئەمە بۆ ئیرشاد و تەبلیغ زۆر گرنگە لەبەرچی ئەو کارە دەکەیت کۆنتڕۆڵکردنی ئەمە شتێکی پێویستە ئەگەر لە بابەتەکەدا لایەنێک هەبێت کە ڕووی لە نەفس بێت پێویستە یەکسەر لەو خاڵەدا بوەستین بۆ نمونە لە جەیەکدا دانیشتوین و کتێبێکی نورانی بۆ کۆمەڵێک دەخوێنیتەوە ئەمە لە خۆیدا کارێکی جوانە بەڵام ئەگەر سەرنجتدا و بینیت لە بری ناوەڕۆکی کتێبەکە زیاتر شێوازی خوێندنەوەی خۆت ڕات دەچێشێت و لە بنەڕەتدا ئەو شتەی کە چێژت دەداتێ خوێندنەوەکەی خۆتە ئەوە یەکسەر لەوێدا دەوەستیت و یان کتێبەکەدا دەخەیت یاخود پێشکەشی کەسێکی دیکەی دەکەیت یان با بڵین وتاربێژێکی چوویتە سەر مینبەر و وتار دەدەیت بە یارمەتی خوا دەبیت بە مەسەری کرانەوەیەکی وەها کە دەڵێیت تەنها تۆ جوڵاندنەوەی لێوەکانت لەسەرە و وشەکان لە خۆیانەوە دێن لەو کاتەدا بیر لەو زاتە دەکەیتەوە کە تۆی بەو شێوەیە هێناوەتە قسە و لە بەرامبەر خاوەنی ئەحسانەکەوە سەرنەوی دەکەیت ئەگەر تەنانەت لەم حاڵەتەشدا نەفس بەشێک بۆ خۆی بپچڕێت و تۆ شوێنی بکەویت ئەوە پێویستە هێندە غیرەتت هەبێت کە قسەکانت ببڕیت و لە مینبەرەکە بیتە خوارەوە چونکە لە قسەکردنی جواندا هەندێک جار فیتنە هەیە چەندەها وتاربێژ هاتوونەتە دنیا کە ئاپۆڕەی خەڵکیان بە دەوری خۆیان خستووە بەڵام جگە لەوانەیان کە خاوەنی ئیخلاس بوون پێدەچێت ئێستا لەودی و لەسەر قسەکانیان لێپرسینەوەیان لەگەڵدا بکرێت
لێرەدا دەتوانین نمونەیەکی بەرجەستە بهێنینەوە. گریمان بە بەردەوامی و بێپچران وێردە قورئانیەکان دەخوێنین. بە جۆرێک ئەگەر کاتی هاتوون نەیخوێنین لە ڕووی ڕۆحیەوە نەخۆش دەکەوین. دەتوانن ناویشی بنێن خوو وا بڕیارە پاشکەمێکی دی لە کۆڕێکدا بچینە حزوری کۆمەڵێک. لە دوای ئەوەی کە چەند ئاەتێک دەخوێنین ڕێک لەو کاتەدا کە خەریکە دەچینە ناو کۆڕەکەوە وا دێت بە خەیاڵماندا کە بە قورئانەکە دەنگمان بۆ وتارخوێنی ناو کۆڕەکە ئامادە دەکەین و تاقی دەکەینەوە. ئەم خەیاڵەش دەمانترسێنێت. لە ڕاستیدا ئەمە هەمان ئەو قورئانە بوو کە هەموو ڕۆژێک دەیخوێنین، بەڵام لە ترسی ئەوەی نەوەک جگە لە ڕەزامەندی خوا کراوە بێت بە ڕوویشتی دیکەشدا لە بابەتی بەردەوامبوونیان نەبووندا دەکەوینە دوو دڵیەوە و بە خۆمان دەڵێین خوایە گیان لە بەرخاتری تۆ دەستم بە خوێندنی کرد و ئێستاش لە بەرخاتری تۆ وازی لێ دەهێنم. قورئانەکە دادەخەین و هەڵدەستین. بەڵێ ئێمە پێویستە بە گوێرەی مراقەبەی ناوەچی و ئەو شتانەی کە لە قوڵایی بوونمانەوە دێن خۆمان قورمیش بکەین. ئەجینا مەحاڵە کار لە چواردەورەکەمان بکەین. لە کات و جێی خۆیدا پێویستە بتوانین خۆمان نەفی بکەین و جەنگ لە دژی خۆمان بەرپا بکەین و لەم جەنگەدا دەبێت بە شوێن ڕەزامەندی خوادا بگەڕین و بەم ئاراستەیەدا ڕەفتار بکەین. حاڵەتێکی ڕۆحی لەم جۆرە جاروبار شتانێکیشی لێوە دەردەکەون کە وەک نائاسایی دێنە بەرچاو. لەوانەیە جار هەبێت قسەی جوان بکەیت یان بناڵێنیت یان لە سوزدەدا بگریت و بکڕوزەیتەوە، بەڵام بە تێپەڕبوونی کات ئیخلاس لە گشت کاروبارەکاندا دەبێت بە ڕەفتارێکی سروشتی. ئەیدی مرۆڤ بەو پەڕی ئاسانی هەرچێک بکات بۆ ئەوی دەکات و لەبەر ئەوی ژوازی لێ دەهێنێت، لە پێناوی ئەودا هەڵدەستێت و دادەنیشێت. خوای گەورە بە گوێرەی موحتاجیمان نەک بە پێی توانا و لێهاتنمان بە ئیخلاس و دڵسۆزی سەرفرازمان بکات. پێویستە هەمیشە ئەمەی لێداوا بکەین. حوتەم ئەگەر باسکردنی بابەتێک لەلایەن ئێمەوە لە هەندێک ویژداندا پەرچەکردار دروست بکات، ئەوا دەبێت وتنی خاتری حەق لە پێشترە و سپاردنی باسکردنەکە بە یەکێکی شیاوتر کارێکی خۆشویستراو بێت بەلامانەوە. لێرەدا خاڵێکی ورد هەیە کە دەبێت ڕەچاو بکرێت. ڕازیبوون بە باسکردنی کەسانی دیکە شتێکە و حەز لێکردن و خۆشویستنی شتێکی دیکەیە. ئێمە لە چوارچێوەی دووەمیاندا دەبێت حەزی پێ بکەین کە ئەمەش یەکێکە لەو حاڵەتانەی کە نەفس پێی ناخۆشە. ئەمەش ناوی جوامێریە. لەوانەیە هەندێک کەس بەهۆی حاڵەتێکی کەسی ئێمەوە پەرچەکرداریان بەرامبەرمان هەبێت. ڕەنگە هەر شتێک کە ئێمە بۆیان باس بکەین کاریگەری نەرێنی هەبێت. ئەگەر لەم حاڵەتەدا بە زۆر بمانەوێت شتێکی تێبگەێنین، لە ڕاستیدا لەگەڵ هەوڵدان بۆ دوورخستنەوەی کەسەکە لە بابەتەکە جیاوازیەشی نییە. لە ئەنجامدا ئەو بەهۆی قبول نەکردنی حەقەوە زیان دەکات. ئێمە لەبەر ئەوەی بووین بە ڕێگر لە بەردەم قبولکرانی حەقێکدا زیان دەکەین. چارەسەرەکەی ئەوەیە باسکردنی بابەتەکە بدرێت بە کەسانی شیاوتر. ئیدی لەوانەیە هەم کەسەکە حەقەکە قبول بکات و ئێمەش چونکە بووین بە هۆکاری خێرێک هێندەی بکەرەکەی خێرمان بۆ دەنووسرێت. هەروەک چۆن کاتێک هەندێک کەس داوای پێشەوایەتی و سەرکردایەتیان کرد، پێغەمبەری خوا داواکەیانی بە شتێکی باش و شیاو لە قەڵەمدا، بە هەمان جۆر حەزی قسەکردنیش لە هەموو جێیەکدا باش و شیاو نییە. پێغەمبەر هەمیشە ئەم کارانەی دەسپارد بە گونجاو و شیاو. لەمڕۆوە چێ جوانتر بابەتێک ڕوون بکاتەوە و کاریگەری باشتری هەبێت، دەبێت زەمینەی قسەکردن بۆ ئەو ئامادە بکرێت و ئەوانی دیکە لە پێگەی گوێگری دڵگران نەبن. هەشتەم ئەگەر شتانێک هاتنە بەردەممان کە نەیانزانین، دەبێت بە ئاسانی و سادەیی بتوانین بڵێین نازانم. لەمەشدا پێغەمبەری خوا سەروەر و ڕابەرمانە. یەهودیەکان دەربارەی ڕۆح پرسیاری لێ دەکەن. پێغەمبەرمان تەنانەت لە پێگەی پێغەمبەریەتیدا لە هەمبەر بابەتێکەوە کە نایزانێت بێدەنجی هەڵدەبژێرێت. بەڵێ تەنانەت لە بەرامبەر پرسیاری دوژمنکارانەی ئەو دوژمنانەیەوە کە دەیانویست گومان و دوودەڵی سەبارەت بە پێغەمبەریەتی ئەو بوروژێنن، پێغەمبەری خوا چونکە هێشتا وەحی لەبارەوە نەهاتبوو وەڵامی نەدانەوە، پاشماوەیەک ئەم ئاەتە دابەزی: ويسألونك عن الروح قل الروح من أمر ربي
وما أوتيتم من العلم إلا قليلا. بێدەنگبوونی سەرەتای پێغەمبەرمان و پاشان تەبلیغی ئەم ئاەتە زیاتر کاریگەری لەسەر گوێگرەکانی هەبووە و بەدانەوەی وەڵامیش بێدەنگ بوون. هەڵبژاردنی ئەم ئاەتە لێرەدا بۆ ئەوە بوو کە نمونەیەکی بەرجەستە بهێنینەوە کەوایە تەنانەت پێغەمبەری خوش لە هەموو بابەتێکدا ناڵێت دەزانم. ئەمە ژوانەیەکی گەورەیە بۆ ئێمە. ئەو کاتە کە جیبریل دەچێتە خزمەتی و پرسیاری کاتی قیامەتی لێ دەکات چۆن وەڵامی دەداتەوە؟ دەفەرمێت لەم بابەتەدا پرسیار لێکرا و لە پرسیارکەر شتێکی زیاتر نازانێت. بۆ ڕوونکردنەوەی ئەو ڕاستیەی کە ناچار نین وەڵامی هەموو پرسیارێک بدەینەوە نمونەی لەمە جوانتر دەست دەکەوێت. ئیمام ئەبوو یوسف 100 پرسیاری لێ دەکرێت، لە 60 دانەیاندا دەڵێت نازانم. پێی دەڵێن ئەی ئیمام ئێمە موچەت دەدەینێ کەچی تۆش لە 100 پرسیار دەڵێیت 60 دانەیان نازانم. ئەویش دەڵێت ئێوە بۆ ئەو شتانەی کە دەیانزانم موچەم دەدەنێ. ئەگەر پێویست بووایە بۆ ئەو شتانەش کە نایانزانم پارەم بدەنێ هەموو دنیا بەشی نەدەکرد. ئیمام لەو کاتەدا قاضی ئەلقاضات و مفتی بوو. ئیمامی مالیکیش لە 30 پرسیار کە ئاراستەی کرابوو تەنها 3 دانەیانی وەڵامدایەوە. ئەم نمونانە و هاوشێوەکانیان دەری دەخەن تەنانەت ئەوانەش کە خاوەنی شان و شەرەفێکی بەرز بوون وەڵامی هەموو پرسیارێکیان نەداوەتەوە. تەنانەت توانیویشیانە بڵێن نازانم. ئێمەش با بڵین نازانم، بەڵام بابەتەکەش فەرامۆژ نەکەین. با گوێگر و بەرامبەرەکەمان ببین بۆ لای ئەو کەسانەی کە لەو بابەتەدا لە ئێمە شارەزاترن. با هەم خۆمان فێربین و هەم زەمینە بۆ فێربوونی بەرامبەرەکانیشمان بڕەخسێنین. نۆیەم، دەبێت بانگەوازکار و ڕێنمونیکار جوامێر بێت. پێویستە چی هەیە و نییە لە پێناو داواکەیدا فیدای بکات. دەبێت لە ڕێگەی بەدەستێنانی دڵەکاندا جوامێری بکات بە بوڕاقێک. کاتێک باسی جوامێری دەکرێت یەکسەر خەیاڵم بۆ کەڵەژنی وەک خەدیجەی کوبرا دەچێت. پێش پێغەمبەرمان لەدایک بووە و پێش ئەویش کۆچی دوایی کردووە. پێدەچێت ئەم زوویەتی و پێشکەوتنە لە ناوەکەیەوە سەرچاوەی گرت بێت، چونکە خەدیجە بەمانەی زوو لەدایک بوون دێت. کاتێک سەروەری گردوونی ناسی پێغەمبەری خوا هیچ شتێکی دنیایی نەبوو، بەڵام حەزرەتی خەدیجە دەوڵەمەند و جوان و خانەدان بوو. سەرەڕای ئەمە ئەو ژنە مەزن و خاوەن فیراسەتە مانا گەورەکەی ناو پێغەمبەری خوای بینی و بوو بە تاڵبی. حەزرەتی خەدیجە کاروانی بازرگانی ڕێک دەخست و لەم ڕوەوە قسەی دەڕۆیشت. منداڵی لە پێغەمبەری خوا بوو. پێش ئەوەش کە خۆناغی مەدینە ببینێت کۆچی دوایی کرد. ئەمە ژێچێکە لەو شتانەی دڵم ئازار دەدات. هەر کاتێک ئەمەم بیر دێتەوە خۆم بۆ ناگیرێت و دەگریم. ئەم ژنە هێندە بەرز و مەزن بەدی هێنرا بوو کە شایانی ئەوە بێت ببێتە هاوسەری پێغەمبەر. بەڕاستی جوامێر بوو. کاتێک فەرمانی بانگەواز بۆ پێغەمبەر دەرچوو وەک ئەوەی پێشتر زانی بێتی ئەرک و فەرمانێکی وەها بۆ پێغەمبەر دەردەچێت بێ هیچ دوو دڵیەک باوەڕی پێکرد. پاشان هەموو سەروەتەکەی خستە خزمەتی پێغەمبەرەوە. لە سەردەمی بایکۆتی کافران بۆ سەر موسڵمانان هیچ لەو سەروەتە مەزنە نەمایەوە. بە جۆرێک پێغەمبەری خوا لە برسان خەریک بوو دەبورایەوە، بەڵام هیچ بۆ خواردن دەست نەدەکەوت، چونکە سفرەکەیان لە نانەوشتێکیش بێبەش بوو. حەزرەتی خەدیجەی دایکمان لەم سەردەمەدا دەکەوێتە جێگاوە. تەنانەت لەبەر نەبوونی و کەم دەستی دەرفەتی ئەوە نابێت تیمار و چارەسەری بۆ بدۆزنەوە و بە غەریبی لەم دنیاە کۆز دەکات. دوایی ناسۆی جوامێری بریتیە لە توانەوە و نەمان. دایکیشمان کە هەزاران دایکی دەکەین بە قوربان پێش لە هەرکەس بەم ئاسۆیە گەیشت. حەزرەتی ئەبوبەکر بە وردە بەردەی کە کردبوویە ناو گۆزەکەوە باوکی فریو دەدا و هەموو زێڕەکانی لە پێناو پێغەمبەری خوادا خەرج کرد. لەبەر ئەمە هێندە هەژار بوو. تەنانەت ئەو کاتەش کە خەلیفە بوو ناچار بوو بۆ بژێوی خۆی و ماڵەکەی ئاژەڵی خەڵکی بلەوەڕێنێت. یاوەری ئەشکەوتی پێغەمبەری خوا کە سەردەمانێک یەکێک بوو لە بازرگانە دەوڵەمەندەکانی مەککە، سەرداری سەدیقان، بەم نمونەیەی جوامێری هەموو شتێکی خۆی فیدا کردبوو. حەزرەتی وەکو هەژارترینی مەدینە بەچی بژیایە ئەویش وەها دەژیا، واتە بە چەند دەنکە خوورمایەک. مانای وایە ئەویش هەموو سەروەت و سامانە مادیەکەی لەدەست داوە
یان بەخشیوێتی. سەحابیەکان لەم بابەتەدا وەک بڵێیت پێشبڕچێیان لەگەڵ یەکتر دەکرد، بەو جوامێریەی دەیانواند لە پێناو ئەو داوایەدا کە باوەڕیان پێهێنا بوو دڵ و دەروونەکان فەتح دەبوون و ڕۆژانە داخلبوونی خەڵکی بۆ ناو ئیسلام وەک هەرەسی بەفر زیادی دەکرد، چونکە ئەوان بە وێنەی هەموو بابەتەکانی دی لەم بابەتەشدا وانەیان لە پێغەمبەری خواوە وەرگرتە بوو. جارێکیان یەکێک لەوانەی کە پێغەمبەری خوا چاکەی لەگەڵ کردبوو دەگەڕێتەوە بۆ ناو هۆزەکەی و دەڵێت: ئەی هۆزەکەم، خێرا باوەڕ بەو زاتە بهێنن، چونکە پێغەمبەرە. ئەگەر پێغەمبەر نەبوایە هێندە جوامێر نەدەبوو، ئەندێشەی ڕزق و ڕۆزی ترسیان بۆ دروست دەکرد، کەچی ئەو هەر کەسێک هەرچێکی لێداوا بکات دەیداتێ. هەموو بانگەوازکار و ڕێنمونیکارێکی گەنج و پیر دەبێت بەهۆی ئەم جۆرە ڕێگایانەوە هەوڵی کردنەوەی دڵ و دەروونەکان بدات. ئەگەر مرۆڤ لەم ڕێگایەدا هەرچی هەیەی سەرفی بکات، بەڵام لە ئەنجامدا بتوانێت خوای گەورە لە دڵی کەسێکدا جێگیر بکات، زۆر شتی بەدەستێناوە و هیچیشی لەدەست نەداوە. جوامێر و بەخشندەکان دەرگای بەهەشت دەکەنەوە. لە دنیاشدا ڕێگاکانی چوون بەرەو ئەو دەرگایە بکەنەوە، هەتا چەندین کەسی دیکەش بەرەو ئەو دەرگایە ببەن. بەهۆی ئەم هەڵسوکەوتانەی ئێوەوە با بەرامبەرەکانتان بگەن بە ئاستێکی وەها. ئەگەر ڕۆژێک لە نێو فەرمانە قورئانیەکان و بابەتە مرۆڤیەکاندا سەرپشک کران، ئەوان قورئان و پێغەمبەر هەڵبژێرن و ڕامی خوا ببن. بەڵێ، ئەوانەی یەکەم جار دەچنە بەهەشت مەلاو زانە و وتاربێژەکان نین، بەڵکو ئەو کاسبکار و خاوەنکار و بازرگانە جوامێر و بەخشندانن، ئەیدی دەرامەتیان هەر چەندێک بێت کە لە پێناو بڵاوکردنەوەی حەق و حەقیقەتدا ماڵ و گیانی خۆیان دەبەخشن و دڵبەستەی حەقیقەت بوون. بەڵێ، ئەوان شتانی فانی بە پەروەردگاریان دەدەن و لە بەرامبەردا شتانی باقی دەبەنەوە. دەیەم، لێرەدا دەمەوێت سەرنج بۆ خاڵێکی تایبەت و خۆمانە ڕابچێشم. هەنووکە لە بەرامبەر دیمەنێکەوەین کە 15-20 ساڵ پێشتر لە خەونیشدا نەمان دەدیت. ئەمەش نیشانی لوتفی بێسنووری خوای گەورەیە. چیتر ئەو سەردەمەمان تێپەڕاندووە کە تەنانەت لە جیهانی ئیسلامیشدا باسکردن و ڕوونکردنەوەی حەق و حەقیقەت بۆ کەسێک چەندین هەفتە و مانجی دەویست. بەڵێ، من و هاوتەمەنەکانم ڕۆژانێکی وامان بەبیر دێت ئەگەر خوێندکارێکی زانکۆمان بدیتایە کە نوێژ بکات، هێندەی بینینی حەزرەتی خضر یان جیبریل دەگەشاینەوە و لە هۆشی خۆمان دەچوین. ئەو ڕۆحانەی کە بە نەشۆی ئیمان گەیشتون لە پێناو پێشکەشکردنی ئەو پەیامە نورانیانەی کە دنیای ناوەوەیان پڕ کردووە لە سینە گەلێک کە بێبەشن لە ئیمان، جاریوا هەبووە چەندەها مانگ بە دوای یەکێکەوە ڕایان دەکرد و کەچی هیچیشیان بەدەست نەدەهێنا. بەڵام ئەمڕۆ حاڵ گۆڕاوە. چیتر ئەوانەی خۆیان بە خاوەنی داوا دەزانن تاک نین، بەڵکو کۆمەڵن. لە قۆناغێکدا دەژین کە تێیدا سەرسەختترین کەسەکانیش نەرم بوونەتەوە و بە چاوی ڕێی تێدەچێت بۆ بابەتە ئیسلامیەکان دەڕوانن. لێرەدا ئەو شتەی دەکەوێتە سەرشانمان ئەوەیە کە بە مەرجی دوور نەکەوتنەوە لە ناوەڕۆک و ڕۆحی کارەکە شێواز و میتۆدی نوێ دابهێنین. ئەگەرنا لە دەرەنجامی تێنەگەیشتن لەم ڕۆژگارەی کە تیایدا دەژین، پەنا بخوا هەموو کاریگەری و چالاکیەک لەدەست دەدەین. کەواتە پێویستە خۆمان لەگەڵ ئەو نوێکاریانەدا بگونجێنین کە خزمەتکردن لەم ڕۆژگارەدا داخوازیانە. چەندە خۆگونجاندندا دوا بکەوین، ئەوەندە لە گەیشتن بە سبەی نێڕووناکەکان دوا دەکەوین. لەم حاڵەتە تایبەتیەوە دەتوانین بگەین بە بڕیارێکی گشتی و هەمەچی. ئەوانەی بانگەواز و ڕێنمونیان کردووە بەکاری خۆیان ناچارن دەرک بە ڕۆژگاری خۆیان بکەن و بانگەوازەکەشیان لەسەر ئەم بنەمایەدا بمەزرێنن. شتێکی ئاشکرایە ڕاکێشانی خەڵکی بۆ ناو ڕاڕەوە تاریکەکان و هەوڵدان بۆ باسکردن و ڕوونکردنەوەی شتانێک بۆیان لە سەردەمێکدا کە فەتحی ئاسمان و فەزا دەکرێت هیچی لێسەوز نابێت. 11. سوودوەرگرتن لە حاڵەتی ڕۆحی ئاپۆڕەی خەڵک لە بابەتی کۆکردنەوەی ئەوانەی کە بەم لاو ئەولادا پەرد بوون و گەڕاننەوەیان بۆ ئەسڵی خۆیان یەکێکە لەلایەنە گرنگەکانی بانگەواز و ڕێنمونی. ئەوەی کە ئێوە لە ماوەیەکی کەمدا توانیتان ئیمان و ئیسلام لە دڵ و دەروونەکاندا ببوژێننەوە دەری دەخات پیشاندان زۆر لە هەوڵدان کاریگەرترە. کەواتە دەبێت بە جۆرێک نوێنەرایەتی بابەتە ئیسلامیەکان بکەین
کە قەتیسی نەکەین لە کۆمەڵێکدا و خەڵکی پێجیان نەکەینەوە و سنوورداری نەکەین و نەیخەینە چوارچێوەی حیزبایەتی تەسک و دروستکەوە. جاری وایە ئەمە لە هێزی معنەوی بەرامبەرەکانماندا هێندە کاریگەری دەبێت کە بە یەک بازدان هەموو ئەو بۆشاییانەی کە بە درێژایی چەندین ساڵتیایاندا ژیاوە تێدەپەڕێنێت و دەبێت بە هاوشانی ئێوە. دەکرێت سەبارەت بە کۆمەڵ و ئاپۆڕەکانیش بە هەمان شێواز بیر بکەینەوە.